پرسیارەکان ئەمە پەیوەندی بە لیژنەی هەمیشەیی بەغداوە، لیژنەی دائیمە لە بەغدایە کە وەکیل وەزیر سەرپەرشتیەکات بە پەیوەندیکردمان لەگەڵیانەوە هەوڵشمانداوە کە پیان بڵێن کە ئەمە ڕاستی ئەمە کێشەکە وا بووە و چارەسەرسی پێشنیارشمان ئەوەیە پرسیاری جارە زانستەوە ئەو پرسیارە هەبێ بڵین ئاشکرا بووە پرسیارێکی نوێ بێت و داواشەکەن پرسیارێکی دەرفەتی بدەن بە قوتابیەکانمان ئەوانەی کە پرسیاریان درەنگ پێگەیشتووە بۆیان تەجیل بکرێت یعنی جارێکی تر تاقینەوە ئەنجام بدەن ئەو قوتابیانەی کە باش خراپ جواب بەڵای منداوتەوە. ئەی بۆ لیژنەکان بۆ ئەندامانی کوردیانی داوای لژنی لێکۆڵژماکە لەو بابەتەوە کە بکە لژنی لێکۆڵێنەوەش بکرێت کە کێتیا بەرپرسە لەوەیە و یەکێک لە کێشەکانیش ئەوە تێبینیمانەیە کە لە بەغدا چەند ساڵ باسی واکەین لژنەی هەمیشەیی بەغدا کوردیتیانە نازان بەڕێوەبەری ینی بەڕێوەبەری گشتی خوێندنی کوردی لەوێ داوامەکە داوام ناکە ئەندام نییە بەڵام ڕەنگە ینی ئێمە پێویستمان بۆیە کەسێکی تیان نییە کورد بێت ینی بۆی بتوانێت جیاوازی کێشەکە لەوە دروست بووە زمانی کوردی نازانن بۆیە پرسیارەکانیان داناوە جیاوازیان نەکردە لە نێوانی پرسیاری زانست و لەگەڵ پرسیاری ئاینە.